ئەموال گۆرانی پێشکەشەوە کاکە ڕەهای خۆشەویست پێشکەشەوە ڕەنج دەرەڵمانی پێشکەشەوە کاکە ڕابەر و سێبەر و ڕێکان و حەمەد و بشیار هیوادارین بەدڵی هەموو میوانە عەزیزەکان بوو. بابێنە خوارەی ئەسرین و فرمێسکی چاوانم بابێنە خوارەی بابێنە خوارەی ئەسرین لە چاوانە بابێنە خوارەی وەک نەیودەی بار بناڵێنم هەوارە خاخە لێمرا دنیا ڕۆیی لەگەڵ خەیاڵ و گریانێ دەڵێ دێمەوە بەڵام لەگەڵ گزنجی بەربەیان دێم نانا عەزیزم نێیەوە بەم شێوە بووم دڵ بە کوساور و چاو بە گریان لەگەڕێەوەی ئەرێ چاو بە گریان و دڵ بە کوساور بۆم نیەوەی ئەمەن 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 شەوێ من غەمبارم شەوێ سەرخۆشم بۆوام لێ دەکەی هەرمەی بنۆشم یارمەی بنۆشم وا بەهاری عومرم بێسایە و گوڵە چاوم مەرشینی گریانی گوڵە وباري عمرم بسايا وقولا تاوم مرشيني كرياني قولا ويدكاني تو من داقريني من داقريني من داقريني هوشم ناميني فرمسجي تاوانم ليدا باريني يار نام دميني دل دا تاسيني شەوێ من غەمبارم شەوێ سەرخۆشم بۆوام لێ دەکەی هەرمەی بنۆشم گیانمەی بنۆشم وا بەهاری عومرم بێسایە و گوڵە ژینم مەرشینی گریە